پێشمەرگەیەکم لە وەزارەتی پێشمەرگە کە دەڕۆم و ماڵ چەکی حکوومەتم پێ داواکە من یەکەم کەس لە خۆمەوە دەست پێکەم کرد چەکی حکوومەتەکە دابنمەوە بڕۆ هینێ بکەن بۆ میلەت بۆ هاوڵاتەکان چەک لا بدرێ بە تایبەتی ڕۆژانە فەرمووت کارێکە کرێ قەت و مشکلە مەشاکلێک دروستە بێ هەمووی بۆ هۆی چەکەوێ داوا لە سەرۆکی حکوومەتەکەم داوا لە بەرپرسانەکەم هەرچی چەکەیە لا بدرێ لەم شارە لە هاوڵاتی ئەوەشی کە کارمەندی حکوومەتە و پێویستە چەکەکە لە کاتی دوای داوامە چەکەکانی لێ بسەندرێتەوە نەوەکم بیباتەوە ماڵ بۆ کێشەی کۆمەڵاتی بەکاری بێنێ لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی هەرێم هەروەکو چۆن بانگەشەی بۆ ئەکرێ ئەوەی گرنگە ئەوەی پێویستە پاراستنی تەباوی یەکڕێزی لایەنە سیاسیەکان بێتن هەمویان بتوانن لەسەر مێزی گفتوگۆ بتوانن دەنگە ناڕازی و جیاوازیەکانی یەکتر قبول بکەن لە پێناو لە گۆڕنانی خەونی دوژمنانی گەلی کورد. ئەمیدارم ئەو کابینەین و خزمەتی هاوڵاتیا بێت معاشەکەی پێشمەرگە زیاد بکات پێشمەرگە زۆر ماندی بووە زۆر شەهیدا تێدایان ئەمیدارم ینی ئەو کابینەی خزمەتی هاوڵاتیا بێت.